مرۆڤ ئەگەر بێ ئامانزبی لە ژیان چی بەسەر دێتن؟ ینی مەبەستت ینی ئەگەر مرۆڤ هیچ ئامانجێکی نەبی لە ژیان فەشی نەبیتن باش ئەگەر مرۆڤ ئامانجی نەبی لە ژیان سیرکە وەکو چی وایە وەکو مەسەنە بینە بەر چاوی خۆت یاریزان تۆپانێ دەکە باشە تۆپان دەکەن ئەگەر گۆڵەکان هەڵگرین گریمان گۆڵەکانمان هەڵگرت ئەو دوو فەریقا ئەو دوو تیپە چۆن یاری دەکەن هیچ چونکە لەبەرەوەی گۆلی تێدانیا لەبەرەوەی نازانن بەرەو شوێ بڕۆن هەر ناچارن تۆپەکە لەو سەردەستە و سەر لەو سەردەستە و سەر نازان چی لێ بکەن لەبەرەوەی ئامانجی نییە سەر لێ شێواو دەرەچن ناچارن ئەوانە وەکو ئەسپی هار هەر بە دەوری خۆیان دەسوڕێنەوە وایە جا ئەوەیە گرنگجێکە لەوەدایە کە تو ئەگە ئامانجت هەبوو گۆڵەکانت دانا ئەو گۆڵانە وەکو ئامانجی ژیانی ئینسان وان ئەگەر ئەو گۆڵانت دانا ئەتوو دەزانی بەرەو چێن دەڕۆی ئەگەر ئامانجت نەبی سەر لێ شێواو دەبی خۆشت نازانی بەرە ئەو ژیانە بەرەو شوێ دەڕۆی